ئەی محەممەد پێشەوام ئەی گوڵی هیوام تۆی سەرمەشق و مامۆستام مەشغەڵی ڕێگام. بە بۆنەی یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت هەردوو مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێر ئێوارە کۆڕەکان بۆ موفەسیر و شەرعەزانی کورد مامۆستا عەلی باپیر ڕێخست. ئێمە هەردوو مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێر بە مناسبەتی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان عەلەیهی سەڵاتو وەسەلام کە وەکو عورف و عادەتێک یعنی لە سەدان ساڵی ڕابردوو بۆمان ماوەتەوە بە تایبەت لە هەولێر گرنگێکی زۆر دەدرێتن بەو یادە بەو مناسبەتە. ئێمە ئەو دوو مەڵبەندە هەستاین بە ئەنجامدانی ئەو کۆڕە بۆ جەنابی مامۆستا عەلی بۆ هەڵوەستە و وەستانێک لەسەر زهد و جیهاد و سیرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. خەڵکێکی جۆرا و زۆر بەشدارن لە شاری هەولێر لە مامۆستایان و لە ڕیشسپیان و لە خوشکان و برایان و جەنابی مامۆستاش بە وتە و کەلیمە قوڵ و ورد و زانستیەکانی هەمومانی بەهرەمەند کرد بە پەداشداتەوە. ئەگەر چاو لە پێغەمبەرەکەی خۆیان بکەن چەند بەخواوە پەیوەست بووە. لە ئێوارە کۆڕەکەدا مامۆستا عەلی باپیر باز لەوە دەکات گەر بەرپرسان و دەسەڵاتدارانی کورد سەیری پێغەمبەری ئیسلامیان بکرد بوایە کە بە درۆ باسی دەکەن و باسکردنەکەشیان هێشتا هەرکەمە ئاوا وەک ئەوەی ئێستا کە هەیە وڵاتیان بەڕێوە نەدەبرد. باسیش لەوە دەکات هیچ ئومێدێکمان نەماوە بەرپرسانی گەندەڵ و پۆخەڵی ئەم وڵاتە تازە بتوانن چاک بن و وڵات چاک بکەن. ئەگە بەرپرسەکانی ئێمە تەماشای محەممەد الموستەفا بکەن سەڵات و سەلامی خوای لەسەر بێت کە زۆر جار بە درۆ پێی هەڵا دەڵێن بە درۆ باسی دەکەن هەرچەند بە درۆ باسکردنەکەشیان هەرکەمە ئەوە بەڕاست هەر هیچ. بەڵام ئەگەر ئەوانە ڕاستیان کردبا لەگەڵ محەممەد عەلەیهی سەڵاتو وەسەلام پێغەمبەری کۆتایی خوا وەکربیان بە سەرمەشقی خۆیان وەکربیان بە پێشەوای خۆیان ئاوا وڵاتیان بەڕێوە دەبرد کە ئێستا خۆشیان گرفتار بوون. زۆر خەڵک دێ وەلای ئێمە مامۆستا بۆ قسێکی خێر لە مۆزادا ناکەن بۆ هەوڵێک نادەن دەڵێن قسەی خێرمان زۆر کرد هەوڵیشمان زۆردا ئێستا من ئومێدم نەماوە بەرپرسانی گەندەڵ و پۆخەڵی ئەم وڵاتە تازە بتوانن چاک بۆ خوا دەفەرمی ئین الله لا یصلح عمل المفسدین خوا کاری تێکدەران چاک ناکە ئەوانە خۆیان تێکیانداوە خۆ کەس نەهاتوو لێیان تێکدا خۆ عەرەب و فارس و تورک نەهاتوو لێیان تێکدەن خۆیان. مامۆستا عەلی باپیر لە درێژەی قسەکانیدا باسی لەوە کرد ئەم بەشەی کوردستان کەوتە ژێردەستیان بەڵام دوولەتیان کرد و بە هەڵەیەکیش نیوەیان لەدەستدا کەچی هێشتا ئەو بەرپرسانە خۆیانی پێوە هەڵدەکێشن. بەشێک لە کوردستان کەوتە بەردەستیان بەشەکەیان کردە دوو بەش دوایی بە هەڵەیەک ئەو بەشەشیان لێ بووە بە نیو بەش سنوورمان لە حەمریم هاتوو پردی ئێستاش خۆی پێوە هەڵدەکێشن. شتیوا زۆر عەجایبە هەر لە نێو میلەتی ئێمەدا شتیوا ڕەوازی هەیە غەڵەتێکی کوشندە بکەی نیوەی وڵاتەکە لە دەست دەی کەچی خۆی پێوە هەڵکێشی خەڵکی شەپڵەت بۆ لێدا. لە حکومڕانان با بگەڕێین مامۆستایانی بەڕێزمان میراتگرانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر بەڕاستی چاو لە پێغەمبەرەکەیان بکەن چاو لەو کەسە بکەن کە خۆیان بە میراتگری دەزانن دەبوو ئێستا وەزع بەو شێوەیە بێ ئەو هەموو خەڵکە بە دوای حیزبە عەلمانیەکان بکەوێ ڕیشی خۆی لە مەس کەسێک بنێ کە شەرابی لەگەدەدایە شەڕوال پیسە دزە زاڵمە خێربێری وڵاتی بۆ خۆی خۆرەخ کردووە کەشی خەڵک بە دوای دابڵەوە نوێشکەر مسلمان ئەهلی مزگەوت سەرۆکەکەی بەرپرسەکەی کەسێک بێ کە پێغەمبەر ناناسێ دەفەرمێت لە هاوبەش بۆ خوادانەرەکان مەبن. لە درێژەی قسەکانیدا مامۆستا عەلی باپیر باسی لەوە کرد دەبێت ئێمە لە هەموو ڕوەکانەوە پێغەمبەر بکەین بە سەرمەشق و چاوساغ و پێشەوامان نەک تەنها ڕۆژێک لە ساڵێکدا یادی بکەینەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.